پارانێرێ بۆوانە پۆینتیان بۆ نێر. إن المبذرين كانوا إخوان الشياطين. أواني تبذير كان الله سبحانه وتعالى فرمي براي شيطان كان هو تبذير نيته $100 بوينت بنيري بويك $54 شركة تيك توك بيخوا بخسار بروا بيشرم ترين كسكي لبرامبر الله سبحانه وتعالى مجاهرة كان. رسول الله صلى الله عليه وسلم فرمي كل أمتي معافى إلا المجاهرون. حمو أمتكم الله سبحانه وتعالى ليان خوش به بەڵام لە مجاهیرەکان خۆش نابێت. مجاهیرەکان کێن؟ ئەو تاوانانی کابێ لە خەلوایە بکرێ ئەم یە بە ئاشکرایکە یا باسیەکە. لەسەوە مۆدێل لەش فرۆشێک و دەیوثێک بەیەکەوە لایڤەکەنەوە بە حرامی پەیوەندیان هەیە با دیار هەموو عالەمەوە. بۆ مۆدێل بوون بە قودوەی شەڕ خەڵک چاویان لێ بکە. ئەگەتان لێ نییە لە سۆشیال میدیا نازی یەکە کێشن و بە قوربان و بە ساقی یەکە بن و نازام ئەمە ساحێبیانەیە ئەمە خۆیان خوشکیانەیە یعنی ئێستا بۆ دەیوثە بڵێ خوشکەکەی خۆ داوا بکا پێ قبوڵە قبوڵی نییە. بڵێ دایکە وا بکا کچەکە دوا بکە پورێ وا بکە سەر شۆڕ ناکەی کە زانیان پور و کچ و دایک و خوشکی تۆیە ئیتر دەرناکەویتەوە مەگەر ئیتر ئەو پەڕی بێشەرم بی و هیچ شتێ نەما بێتەوە دەی فەس ناماشێت تا وەخت قبوڵی ناکە و پێی ناخۆشە بێ کە چی دانیشە لەگەڵ کچی خەڵکەوە وا کچی خەڵکیش نازانم ساحێبی هەیە نیەتی نازانم ئەسڵەن هەر ئەزانێ دین چییە و ئیسلامەتی چییە و هەر زانێ حرام چییە و حەڵاڵ چییە هیچ نازانێت. یان لایڤەکەنەوە شەو تا بەیانی ئەم هەموو گەنجەش دانیشە لە کوڕکش لە ناو لایڤیانە دانیشێ و گێژ گێژ بێعەقڵ بێعەقڵ سەفیه سەفیه پارانێرێ بۆوانە پۆینتیان بۆ نێر. إن المبذرين كانوا إخوان الشياطين. أواني تبذير كان الله سبحانه وتعالى فرمي براي شيطان كان هو تبذير نيته $100 بوينت بنيري بويك $54 شركة تيك توك بيخوا بخسار بروا وتبذير نية مال وفي رودان نية لهمان كاتيشا تمويل كردني شركة يغنية كمفسدة في الأرض باردان نية بدزقاها كفساد لسر زي بلاوكاتو وتو أقاو لأخوته بوينت بوكي نيريو تشيكي وأمانة وازاني حكمي شرعيني هرا أبرو ليدا شون نيتي برا هكذا خود بعين شيء لايفي كي ولا قال كي دانشتوي لمجلس يكا دانشتوي مجلس زيناي تشاوا مجلس زيناي دما مجلس زيناي جويا لايف يكت كردو خريكي ويتيا مجاهري شي بي أشكرا لنا خلقا بانقوازي شي بو أكي سني سيئت قرتو تبرك رسول الله صلى الله عليه وسلم فرمي حكا سيكيكا لدوا أو فعل بك أو تشاولو بك حتى رجي قيامة أمس زادره وتاواني بو نسره أبام كومال قيابة تمان بروكوي برن يعني تمان قنجا كان روب كان شوي وبروكوي برن والله اشتواء أبيني اشتواء دبو نيرن يعني نازاني شون بيري ليبكي دو شون قصي لسربكي أما نعجايبة يعني بخوا قسم يهود ونصاراج يك توس خاوني أنها بيشتواناكن هەک بەناو مسلمان چێکی گەنج بێ لە لایڤ دڵداری لەگەڵ کوڕێکی باشکرا بە دیار 20,000 نەفەرەوە 10,000 نەفەرەوە کوڕێکی سەرزل دەیوثێ بێ لایڤ بکەیتەوە لە لایڤ دڵداری بکەی لەگەڵ ئافرەتێکا بە دیار 20,000 نەفەرەوە ئەمە شانازیش بێ و پەیجە دەیوثەکانی کوردیش ڕیکلامی بۆ بکەن وڵاوی کەنەوە بە باشی بزانن ئەمە لەکوێ دینات ئەمە چ کردارێکی قێزەونە برو بزانە يهود و نەسارا شتیوایان کردووە لە قەدیمە کە بەلعنەت کران جورئەتیان نەکردووە ئەوەندە لەسەر معصیەتی الله سبحانه وتعالى ئابەدانی شامە لە کوێ دێناوە ئەوە هەرگیز الله لێی خۆش نابێت چکەوە مجاهرەیە و لە هەمان کاتیشا دعوەیە بۆ معصیەت و لە هەمان کاتیشا قودوەیەکی پیس و بۆگەن و سنەی سەیئەیەدا ڕێژە لە ئیسلامەیە بۆ گەنجانی مسلمان قد الله سبحانه وتعالى لجور كسانة خوجنا به مگر توبيكي صادقانه بكانوا دسيري هالقرن او يكو دنيا دان كسفيريا وابو الا لايفا طلاقيا لايفا داخوازيه كان بينرخ بالساحر فانكحوهن باذن اهلهن واتوهن اجورهن بالمعروف اما عادنيه لا اسلاما تو توكتي بخوازي ابي بري لك سكارك بخوازي
و ئەبێ مارەی خۆی بۆ بڕیار بدێ و بێ مارەی بێ هیچ تێرە لای ڤاوەریەگرێ داخوازی شێکە وەکو یەهود و نەساڕاکان بگرە ئەوان باشتریش جاری وا هەیە کە لە لای ئاوا بە یەکەگەن سدانێک هەبوو حەسحەسی ناوبوو نازام چی لەگەڵ کوڕێک کچێک بە یەک گەشتن وا بوو لە لایڤە مەلا هاتە سەر هین باسی کردن وتی شتێکی باشە و خەڵک هەمووی کۆمنتی جوانی بۆ نووسیون و کەواتە ئەمە شتێکی باش یخۆ هەر لە لایڤ جیا بوونەوە مالایگیان ئێمەیان چییە هەڵە بە پارەی بەفر بیکڕی هەر ئاوای بە لە لایڤ بێنی هەر لای بشە تەلاقی ئەی بۆ ئەو کاتە نەهاتی بڵۆ ڕاشتەکەیان خراپ بوو ئەو من نەم پێکە یعنی ئەم تۆڕە فاشیلە چییە تۆ ئەمەنە جوانیەکەی لای خەڵک و ئەمەنە خەڵکی بۆ کۆکەیتەوە تیا فەساد بکە و بەدڕەوشتی بکە کوێی دینە ئەمانە هاتوو لەوانەیە ئێستا کەسێک پێی ناخۆش بە من باسی یەکەم ئەگەر باسی و خێزەونیانە نەکەم هاتوتە ناو کۆمەڵگاکەم دانیشم باسی چیتان بۆ بکەم دانیشم باسی چیتان بۆ بکەم من باسی ڕەوشتێکەکەم کە ئەبێ لە مسلمانە هەبێ ڕەوشتی شەرمە ئەوە بێ شەرمی نییە بێ حەیایی نییە ئەو بە بەرنامە بڵاو ناکرێتەوە ئیشی بۆ ناکرێ ئەوە قودوە دروست نەکراوە بۆی گەنجەکانمان و کۆوان بکەن بۆ خەڵکێکی تر وای نەکردو دوایان نەکەوتووە بەسە با ئینسان بەخۆیان بێتەوە تۆ زێدەست لەمانە هەڵگرێ ئێمە وەکو بەنی ئیسرائیل ناکەین منکەر ببینین بێدەنگ بین ئەوەی کە بێدەنگە بێ لەسەر خراپە یەهودیە والله بلعنتيك بنص آيات لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم ذلك بما عصوا وكانوا يعتدون كانوا لا يتناهون عن منكر فعلوا آيات بربي خيانة تفسيرك حديث غير رسول الله بين لسري خط كجاري تربى أسمان كردو الله سبحانه وتعالى لعنتك لجولك لقاور لسر زباني دو بيغمريان عيسى وداود بوشي عليهم السلام بوشي لعنتي لك ذلك بما عصوا وكانوا يعتدون چونکە زۆربەیان معصیەتیانە کرد و خراپەکاریانە کرد معصیەتیانە کرد بۆ خۆیانە کرد يعتدون يعني معصیەتیان بەرامبەر بە غیری خۆیانە کرد ئەی موقفیان چۆن كانوا لا يتناهون عن منكر فعلوه پیاوێکیان نەبوو هەستێ بڵێەوە حرامە ئەوە خراپە ئەوە پیسە ئەوە قێزەونە بۆی الله جل جلاله هەمووی بەیەکەوە بەلعنەت کرد من حەز ناکەم بەلعنەت کرێم ویڵێم تۆ سەری قس کردووە و دانیشتووی ئیقرارە پێ کردووە لەگەڵیانە بەلعنەتەکری جایبەی بە باشیش باسییان کرد بیان ڕازێنی تۆ بۆ خەڵک بە عەمامە و ڕیشیشەوە باشە ئێمە هەر بێدەنگ بین بێدەنگ نابین لەسەر هەمووی قساکەین لعنەتی خەڵک بمانگرێتەوە لە لعنەتی ئەڵڵا باشترە دەی تۆ لعنەتی خەڵک بانەوەگرێتەوە چاوەڕێ بە لعنەتی ئەڵڵا بگرێتەوە بزانین کام ئەنزەرەکەی